لخزنەی دڵم دارچی هەیار داغی سەودایە دەسەم نەقدە دەردی عیشقی پێ سەودا نەکەم چی بکەم. تێگەیشتنێکی قورئانی و عیرفانی بۆ ڕەمەزان تەوەری ئەم جارەی بەرنامەی خەڵوەت دەبێ. لە مانگی ڕەمەزانە زۆر زەرورە ئێمە یەک نوقتە بەرپا بکەین بەوەی کە بگەڕین بە دوای ئەوەی کە معنای ڕەمەزان و ڕۆژومان بۆ ڕوون بێتەوە. دیدی عیرفانی و قورئانی و ئیمانی بۆ تەقواچێ ئێمە چۆن ئەم تەقوایە بچەژین بە تایبەت لە ڕەمەزانە. ئەفەرمێن لە ناو هەزاران کەسا یەک نەفەر پێی بە حەقیقەتی معریفەتی ئیلاهی و عالەمی مەلەکوتی باڵا ئەبا. خورشیدی درەخشانێت ئەی ساحەتی سەرجەننەت دەشتی عەرەبوستانت نایدەم بە هەزار گوڵشان